لارێکی دواخراوی هەفتەی شەشەمی خولی ئەستێرەکانی عێراق زاخۆ لەسەر یاریگای خۆی پێشوازی لە قاسم کرد. ئەم یاریە دەبوایە لە ڕۆژی 30 مانگی ڕابردوو ئەنجام بدرابوایە، بەڵام بەهۆی نەبوونی کارەباوە دواخرا بوو. یاریەکە بە فیکەی نابژوان زەید تامر دەستی پێکرد. لە یەکەم هێرش و دەرفەتی یاریەکە لە خولەکیدا موهەیمەن سەلیم زاخۆی لە یاریەکە با گۆڵی یەکەم پێشخست. مانوێڵ نانا لەم دەرفەتە خەریک بوو ئەنجامەکە بۆ قاسم یەکسام کاتەوە، بەڵام تۆپەکەی بە نزیک ستونەوە چووە دەرەوە. جارێکی دیکە موهەیمەن سەلیم دەرکەوتەوە، نزیک بوو لە گۆڵی دوم بۆ زاخۆ، بەڵام مستەفا عەدەب ئامادە بوو. زاخۆ بە چەند هەوڵێکی دیکەی ئاسایی هەوڵی زیادکردنی جیاوازەکەی دەدا. قاسم بەم هێرشە وەڵامی دانەوە، بەڵام عەلی کاظمی گۆڵپارێز بەرپەرچی لێدانەکەی دایەوە. موهەیمەن هەوڵێکی دیکەشیدا بۆ گۆڵ سەرکەوتوو نەبوو لێی. دوا دەرفەتی نیوە یەکەم ئەم لێدانە ڕاستەخۆی مانوێڵ نانابوو. نیوەی دوم دەستی پێکردەوە. قاسم کۆنتڕۆڵی تۆپیشی گرتە دەست و فشاری تەواویشی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ بە ئامانجی یەکسانکردنەوەی ئەنجامەکە. لە خولەکی 58 سپی پۆشەکان بەم گۆڵە گەیشتن کەوا هەوڵیان بۆ دەدا لە ڕێگای عەلا موحسینی کاپتن و سەرکردەی تیپەکە. زاخۆ دوایم گۆڵە جیاواز دەرکەوت. لەم دەرفەتە تەواو نزیک بوون لە گۆڵی پێشکەوتن، بەخت یاوەریان نەبوو. ئەم لێدانەی دیۆنی ڕیباسی بەرازیلیش تەواو مەترسیدار بوو. مستەفا عەدەب بە زەحمەت پەنجەکانی گەیاندێ دووری خستەوە. حەمید حاجیش بە ئامانجی ئەوە هاتە نێو یاریگا زاخۆ پێش بخاتەوە، بەڵام تۆپەکەی ڕێگای ستونی گرت. قاسم لە کۆتاییەکانی یاریەکە بەم دوو هەوڵە وەڵامی کوڕانی خابووری دایەوە، نزیک بوو هاوکێشەکە پێچەوانە بکاتەوە، بەڵام یاریەکە بە یەکسانی گۆڵێک بۆ هەر لایەکیان کۆتایی هات. بەم شێوێ زاخۆ بە 15 خاڵ هەڵکشایە خانەی حوتەمی ڕیزبەندی و چاوەڕوانی هەژمارکردنی سێ خاڵی یاریەکەی شوڕتەشە تاوەکو زیاتر لە ڕیزبەندی بچێتە پێشەوە. یعنی قاسمیش بە 11 خاڵەکەی لە خانەی حەفدەی ڕیزبەندیە. لە هەفتەی 12 خولەکە هەردوو تیب یەکشەمە یاری دەکەن. زاخۆ میوانداری کارەبا دەکات و قاسمیش پێشوازی لە تەڵەبە دەکات. حوسێن محەممەد، کەناڵی پێام.